والله بەڕێزگا من لە کۆمپانیای بەردێ بووم لە کارگەی چیمەنتۆی دلتا لە بازیان تا کاتی کەرەنتینە ئیشەکەمان وەستا کە ئیشەکەمان وەستا من لە ماڵەوە بووم بەبێ پرسی خۆم کەسێکی تیان سەدە شوێنەکەم و ئێستا لە شوێنەکەی من ئیشەکە و منیش لە ماڵەوە بێ ئیشم وەڵا ژیان چیە خۆ ئەو دەتوانین ڕۆژانە بکو کەسێکی ئاسایی بژینە پاشەکە و دوشتمان ناکردلی چوومەتە سەندیکای کرێکارانی سلێمانی داواکاری یاسایی خۆم تۆمار کردەوە ئیتر دەتکەیت دەوام بکرێتەوە دوای 2.5 بە دوواداچوونم بۆکەن سەندیکە وڵاش چۆن تێپەڕێ هەر ئەتیای لە ماڵم و بێ ئیشیە و بێکاری و ئەو ڕەمەزانی شاد بەسەرە و ناوەڵا هیچ مافێکی کرێکار چی مافێکی ناوەڵا هیچ ئەوە نیە من 5 ساڵە خزمەتم هەیە لەو کۆمپانیای شەکەم بێ پرسی خۆم دەرکراوم تر چی مافێکم بێ کرێکار وەڵا کرێکار خۆی هەر چینێکی بە ڕێزە ئەنی ڕێز تۆ بتوێ کرێ خاوەنکار خاوەنی مەسلحەت وینە تێگەی بەس لە پێناو کۆمەڵ بەتەم لە پێناو کۆمەڵکردنی سەرمایەکەی خۆی ئەوە نە ڕێزەگرێنە کرێکار هەر کرێکارە و چینێکی بە ڕێزە و خاوەنکاریش من هەر بە مشەخۆری ئەزانم لە کاتێکام کەرنتینی خۆ دەزانی درێژ کرایەوە و فترێکی زۆری خایان و فترەیە بەڕاستی خاوەنکار کە لە یاساکە هاتووە یاسای هەفتەیەکی ژمارە 65 ئەبێ لە 60 ڕۆژ زیاتر نەبێت تا 60 ڕۆژ موچەی ژیانی ئەو کرێکارە لەسەر خاوەنکارەکە بێ وەگەر بێت و خاوەنکارەکە قەرەبووی نەکاتەوە ئەوە لە ڕێگەی سندیکاوە لە ڕێی حاکمی عەمەلەوە ئەتوانین بڵین لە ڕێگەی سکاڵاوە خاوەنکارە بێ دابینی ژیان و موچەی کرێکارەکە بکە عادەتەن سکاڵای کرێکار خۆتەزانی ماف خواردنی کرێکارە یا دەرکردنە یا پێنەدانی موچەکەیەتی لەم کەرنتینەیە یا دەریان کردووە ئاگادار نەبووە ئاگادار نەکراوەوە لە کاتێک لە یاساکە هەیە یاسای سیحوتی ساڵی 2015 کرێکار پێشەوەی دەربکرێ ئەبێ ئاگاداکرێتەوە ئێمە لە ڕاستیە ئەو کرێکارانەی کە لە کاتی کەرنتینایە بوون یا دەرەکرێن یان سکاڵیان هەیە یا کرێکاران ئاگادار نەکراونەتەوە چا خۆ دەزانی کرێکارەگە دەرکرێ بێکارە بێ خاوەنکار لایانی کەمە بێت 3 موچەی باتێ بە پێی موچەکەی خۆی بە پێی یاساکە تێگەی 2 موچە تا 3 موچەی بۆ دابین بکە واگە زمانی نەکرد بێ دەسەبەری کۆمەڵایەتی بۆ بکە و ئەو کاتە سەعاتی ئەتوانین بڵێن مۆڵەت و ئیجازاتی ساڵانێ چەند ساڵێ ئیشی کردبێ ئەوە هەمووی بۆ کرێ بە پارە سەرباری ئەتوانی بڵێن زەمان و بیمەی کۆمەڵایەتیەکەی کێشەی سەرەکی کرێکاران ئەوەیە بەڕاستی یەکێک لە مشکلەکانی ئێمە کرێکاری ئێمە ینی تا دەرنەکرێت سکاڵا ناکە ینی تا نەچەوسێتەوە سکاڵا ناکە یاخود بە مافەکانی خۆی ئاگادار نیە یاواز لە مافی خۆی ئەهێنێ کرێکاری وایە بۆ نمونە زمانی خۆی بەرەکەوێ بیدرێتێ و 3 مانگ موچەی بەرەکەوێ بیدرێتێ و قەرەبووی بەرەکەوێ بیدرێتێ مەسەن ئەو کرێکارەی بە پارێکی بەسیط خۆشە بێ لە خاوەنکارەکە لە کاتێکە لە ڕێگەی حاکمی عەمەلەوە ئێمە گەسکاڵای بۆ بەرز بکەینەوە ئەو کرێکارە 3 قات و 4 قات و 5 قات حەقی خۆی وەرەگرێ بەڵێ بە شێوەیەکی گشتی خۆی هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردووە قەیرانی دارایی و ئابووری هەبووە دەستی کار یعنی هاتۆتە ئاستێکی زۆر لاوازەوە لە پرۆسەکەیە بە بۆنەی هاتنی ڤایرۆسی کۆرۆناوانێ و کەرەنتینەکردنی خەڵک بەشێکی هەرە زۆری پرۆژەکان و کار و کاسبی خەڵک وەستا بێگومانەمە کاریگەریکی گشتی لەسەر ئامی خەڵک هەیە بەڵام لەسەر چینی کرێکار زیاترە زیاترەکەی لەو ڕوانگەوەیە کە ئەمانە لەمە و پێشووتریش مەسەلەن کاری پێویستیان نەبووە یان نەیان توانیوە پاشەکەوتێکی باش ماڵی بۆ خۆیان دەستەبەر بکەن بێگومان یاساکانی گیرروگرفتی خۆی تایە بەشێکی زۆری یاساکان لە بەرژەوەندی کرێکارانە بەڵام لەبەرەوەی کۆنن لەگەڵ ئەم سەردەما نایەتەوانێ هەندێک بڕگە و بابەتیان تیا بۆ نمونە کرێکاری ڕۆژانە زمانی اجتیماعی نایگرێتەوە بۆ نمونە قانونی نەقابە هێشتا پێویستی بە تەوسیعکردن و فراوانی هەیە کە فرە ڕێکخراوەیی کرێکاری قوبوڵکە چۆن فرە ڕێکخراوەی ژنان و فرە ڕێکخراوی قوتابیانەیە بۆچی یەک ڕێکخراوی کرێکاری لە هەرێمەکە هەبێت طبعاً ئەمە مەنی قاششی لەسەرە هەندێک پیان وایە کە یەکی جێتی سندیکا هەبێ بۆ ئەوەی تەوحید بێ قۆکەیان یەک بێ هەندێک ژێ پێی وایە چەندین ڕێکخراوی کرێکاری هەبێ باشترە بۆی تەنافوس لە عەمەلا هەبێ لە ئیشکردنا هەبێ تا بەرەو پێشبچوونی کار و چالاکی هەبێ جا بێگومان لەم وڵاتە دوا کۆتوانەشە کە موسەسات لاوازە ئەگەر مراقبە لاوازە محاسبە لاوازە هەموو ئەمانە تەسیرە کاتە سەرەوەی کە کەمتر
خاوەنکار بترسێ سڵ کاتەوە لەوەی کە قانونی و محاسبە ئەکرێتەوەە بە تایبەتیش لە وڵاتانە کە تەوەجوی سیاسی ئەم حکوومەتەی ئێمە بەرەو تەوەجوویەکی ئابووری بازار و سەرمایهداری ئەڕوا هەر حکوومەتێکیش تەوەجوی سیاسەکەی بەرە ئەوە ڕۆی بتوێنێتەوێت دیفاع لە خاوەنکار زیاترەکە.